ئێرە بازاڕی لەنگەیە و شوێنی دابینکردنی بژێوی ژیانی بە هەزاران خێزانە، بەڵام بەهۆی ڕاگەاندنی قەدەغەی هاتوچۆوە سەرجەم دوکانەکان بەداخراوی دەمێن و هاوڵاتیان و کەسبکارانی ئێرە بێئیش و کاربوونە. بازاڕی لەنگا یەکێکە لە بازاڕە میلیەکانی شاری هەولێر و زیاتر لە 2500 دوکانی تێدایە. ئەم دوکانانە بژێوی زیاتر لە 4000 خێزان دابین دەکات بەهۆی بڕیارەکانی لایەنی ئیداری پارێزگای هەولێرەوە. ئەم دوکانانە لەوەتەی یەکەم حاڵەتی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان ڕاگەیەندراوە 4 جار داخراوە بەسەر کاسبکاران. چاودێرێکی سیاسی باوەڕی وایە حکوومەت بێ حیسابکردن بۆ بەرژەوەندی هاوڵاتیان و بەتایبەت کاسبکاران بڕیاری داخستنی دوکانەکانیانەدەن. ئەمەش لە کاتێکدایە کە هیچ قەرەویەک بۆ ئەم کاسبکارانە ناکرێتەوە. بۆ ڤایرۆس کۆڕۆنا قەدەغەی هاتچۆ دەکرێت دەبی بە تەواوی ڕەچاوی ژیان و گوزەرانی خەڵک بکرێت، چونکە لە ئێستاکەدا مەودای هەژاری مەودای بێکاری لە کوردستان زۆر فراوان بووە. پێمان وایە حکوومەتی هەرێمی کوردستان کەمتر لە ژیانی گوزەرانی کاسبکاران دەکاتەوە و لە کوردستان بەگشتیش زیاتر مەسلەی موچە و ژیانی موچەخۆر و دابینکردنی شایستە داراییەکانی موچەخۆران بوویتە سەردێری بابەتەکان و ئەمە پێمان وایە بەڕاستی ژیانی خەڵکی هەژار ئەمڕۆ ڕۆژ لە دوای ڕۆژ هەژارتر دەبی. ئێستا لای توێژەرێکی کۆمەڵایەتیم بەیەکەوە باز لە دۆخی ئێستای نێوان خێزانەکان دەکەین. چەند خێزانێک دەست نەبوونیوە دەناڵێن ئەوە هۆکاری هەبوو کاریگەر هەبوو. ئەو دەڵێت لەم ماوەیە بەهۆی خراپی دۆخیابووری خێزانەکان چەندین خێزان لە هەڕەشەی لێکجیابوونەوەن. هاوکات باز لەوە دەکات ڕاگەیاندنی قەدەغەی هاتوچۆ کاریگەری زۆر خراپی لەسەر دەرونی تاکەکان هەیە. لە زوودا کە هەرێمی کوردستان کار و کاسبی هەبووە موچەش هەبووە، بەڵام هۆکارێکی هەرە گەورەی لەکترازانی خێزان بەڕاستیەکەی باری ئابووری بووە بەپێی ئەو ئامارانەی کە لە بندەستی مندایە و دەستم کەوتووە. لە ئێستادا کە بەڕاستیەکەی مەنەتەجەور ڕاگەیەندرا و قەدەغەی هاتوچۆ بەردەوامی هەیە لە هەرێمی کوردستان کە بخۆشە نەزان چۆن ڕایدەگەن و چۆن ڕایدەگرن. لەبەر ئەوە ئەبن بێگومانم وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی ئەو بارودۆخە ئەو قەدەغەی هاتوچۆیە کاریگەری ڕاستە و خۆی لەسەر ژیانی تاکەکان و خێزانەکان دروست دەکات بەتایبەت لە ڕووی ئابووریەوە. ئەوە شوا دەکات کە بەڕاستیەکەی جۆرێک لە ناکۆچی لە نێوان خێزانەکان بەتایبەتی ژنوێر دروست بێ و پێم وایە بەڕاستیەکەی لە ئێستادا دەیان خێزان لەژێر بەڕاستی ترس و هەڕەشەی لێکجیابوونەوەدان بەهۆی قەیرانی داراییەوە کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. حکوومەتی هەرێمی کوردستان دوای 29 ساڵ لە حکومڕانی تا ئێستا نەیتوانیوە کێشەی موچەخۆران چارەسەر بکات و کابینان لە دوای کابینە ژیان و گوزەرانی فەرمانبەران خراپتر دەبێت و لە کۆنگرە و یاداشتەکانی حکوومەت بەڕوونیەوە دەبینین. حکوومەت ئێستا تەنها حکومڕانی فەرمانبەران دەکات و بە تەواوەتیارکی سەرشانی خۆی بیر چۆتەوە کە دەبێت خزمەتی هەموو چین و توێژێک بکات. بەڵام ئێستا دەبینین نەک خزمەتی سەرجەم چین و توێژەکان بەڵکو خزمەتی فەرمانبەرانی خۆیشی پێناکرێت. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.